قولەیەکی سەربازی و جبەخانەیەک و شوێنی جلوبەرگی سەربازی و ماڵ و کۆشک و ڕێو ڕێگا و تۆپۆکە و با بڵێن کۆمەڵێک شت. بەڵام ئێستا شوێنێکی ترمانەیە ئاشی میری. ئەگەر باسی ئەو شوێنەمان بۆ بکەیت. وەکو باسمان کرد میر محەممەد لە دوای گرنگی بە هەموو سێکتەرەکاندا بۆ بواری ئابووری و ڕۆشنبیری و سەربازی لە هەمان کاتژ لە گرنگی بەلایەنی ئابووریدا یەک لەوانە ئەو شوێنەواریکە ئێمە لە بەرامبەری وەستاینە پێی دەڵێن ئاشی میری. ئاشی میری چۆن دروست بووە؟ ئەرێ ئەو کاتی میر محەممەد لە ساڵی 1930 جڵەی دەسەڵاتی گرتە دەست بیری لەوەی کردەوە کەەوە گرنگیش بەلایەنی ئابووری بدات. ئەو کاتە ئەندازیارێکی هەبوو بە ناوی وەستایەکی هەبوو کە بە ناوی ئەندازیاری میرنشینی سۆران ناوزەند دەکرا بە ناوی وەستا برایمی ماویلی. وەستا برایمی ماویلی لە بێزگە لەو شوێنەوارە هەرچی قەڵاو قوڵە و پرد و ئەوەی تایبەت بە میرنشین سۆران لەلایەن ئەو ئەندازیارە بلیمەتە دروست کراوە. یەکێک لە پاتش وەکو باسم کرد دەسڕەنجێنی وەستای برایمی ماویلی بوو. بێگومان هۆکاری دروستکردنەکەی ئەو ئاشەش وەکو باسم کردلۆ لە نزیک تەماشاکەن بەردەممان ڕووبارە. بۆ منە باسمان کرد کە ئەو سەردەمە وزەی کارەبانە بووە و بەهۆی تۆڕۆمپا و ئەوانە ناچار بوون لە نزیک ڕووبارەکان چەمەکان بە تایبەتی ئەو ئەوانەی کە هەمیشەین لەوێ دروست بکرێت. کەواتە لێرەدا و ئاشە ئەو کاتە بە کارۆ ئاوی کاریە کرد کارۆ ئاوی. بەڵام سرنجێک تەماشاکەن بەردەمان ئاوە ئایا ڕاستەخۆ ئەو کەسە یاخود برێن ئەو ئەندازیارەکە ئەو ئاشەی دروست کردیا ڕاستەخۆ سوودی لەو ئەوەی نەبینە. هۆکارەکەشی لەبەر چی وایە؟ ئەگە سرنج بدەین ئاستی ئاوەکە لەگەر ئاشەکەی بەڵێ نزمە وەکو باشم کرد ئەو کاتە تڕۆپای ئاو و وزەی کارەبا نەبووە ناسارن کۆڵیان نەدایە. یعنی ئەوەندە ئیرادەیان بەهێز بووە چیان کرد بە مەودای کیلۆمەترێک ئەو شوێنی واتە گۆمی گزگزێ لەوێن دەر بەهۆی کەرسە سەرەتاییەکان بەهۆی هێز و بازی کورد توانیان جۆگەیەک دروست بکەن و ڕێک بخن. تەماشاگە سرنج بدەین ڕاستەخۆ ئاوەکە ئەگەر لەو بەری وێنەکەم گرتە بوو ڕاستەخۆ مەستەوە ئەبرێن ئاستی ئاوەکە لەگەر ئاشەکە و یەکسان بوو. ڕاستەخۆ ئاوەکە بەگوڕ بەخۆدا تێرە. ئەو پاچ شوێنەوارشمای پێ دەڵێن قۆرتەلا قۆرتەلە بەرێ هەموو ئاشێک دەبواە قۆرتەلەی هەبە دوو بۆ چنوش لەسەر ئەو قۆرتەلەی. ئەو قۆرتەلەیە دەڵێن هەندێک دەڵێن بۆ مەبەستی چ بوو کۆکردنەوەی ئابوو واتە هەمبارکردنی ئاو بوو. بۆ چوونی تریش دەڵێن ئەوە وەکو مەسفایەک وا بووە لۆ ئەوەی هەرچی برێن ئەو کەرستانە یاخود دەبرێن ئەو پاششتانەی دەگەر ئاوەکەی دێنە ناو پاچە پێک ناو بزوێنەرەکەی لە کاری نەخا. ناچار بوون ئەو قۆتەلەی وەکو مەسفایەک دابنێن و دروست بکەن. هەموو ئاشەچیش تەماشاکەین بێزگە لە قۆتەلەی خانەکی لە تەنیش بووە. تەماشاکەگە سرنج بدەین ئەو ئاشەتەنە ئەو پاچ پێکردنێرەوە بەڵکو خانێکی لە تەنیش بووە لەبەر چ بووە لۆ ئەوەی باڕاشەکەی یعنی ئەو کەسێک کەەوە باڕاشەکەی دەهێنا لە گەرمای هاوین و سەرما زستان و با و بۆران لەوێن دەر بە لۆی باڕاشەکەی تێدا پارێزراو بێت. لە هەمان کاتژدا ماڵی ئاشەوانەکە ها لەوێن دەر بوو. تەماشاکەین ئەگە سرنج زێتەنە ئەو پاچ شوێنەوارەمایە بەدیقەت شێگە تەمەش سرنج بدەین دیوە شوێنەواری بەردوشتیوەمایە کە گەواهی دەری ئەو ڕاستێکەوە ئاش.